Özledim kırmızı yaprak. لازم 100 ليرة بس ئێمە ئەوڕۆ کۆمەڵی ئافرەتانی کوردستان لیژنەی ناوچەی کۆیە کەوڕۆ کۆتا ڕۆژی 25 نۆڤەمبەرە سەرەتای دەستپێکی 25 نۆڤەمبەر کۆمەڵێ چالاکیمان ئەنجامدا ئەو ڕۆژ کۆتا چالاکی ئەویش چاندنی 25 نەمامە بۆ ئەوەیە کە ئامانجمان لەو چالاکیەوە کە نیشانی کۆمەلگای بدەین تەنها بەوە نەبی بڵێن چالاکیمان کردیا بۆ ئەوەمانە کە نیشانی کۆمەلگای بدەین کە ژینگەش تونند و تیژی بەرامبەر دەکرێت دەسووتێندرێ دەشێوێندرێ ئامانجمان ئەوەیە کە هەر تاکێک لەو کۆمەلگاکە و هەوای هەڵی دەمژی و دەیداتەوە دەبیسپاسگوزاری و ژینگەی کە بەهۆی ئەو ژینگەوە هیوادارین بە هەمومان ببینە کەسی ژینگە دۆز و پارێزگاری لە هەموو بنەما و یاساکانی ژینگە بکەین. هل درجة كاروتسالة كان كومالي أفريقيا كردستان لدرجة كاروتسالة كان من بابوني بسبنزي نوزمبر حفتي برنجار بورنوي تونو تيجي أمره هستن بعد ساندني بسبنز نمام كدرارد لو دكاكا اللي بسبنزي نوزمبر دكاكا سروشتيش بيوستايتكا يعني هيت شباب تجي برامبر سروج نكري دارا كان نبردلينو باريزغاري لجينجا بكريت كبراستي سروشتي كردستان يعني زور تونتوجي برامبر دكري للان وڵاتانی دراوسێەوە بێ یان لەلایەن کەسەکانیکەوە بێ کە دارەکان دەبڕنەوە ئێمەش ئەمڕۆ بەم بۆنێ بە کۆتا ڕۆژی هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و توێژی هەستین بە ئەنجامدانی ئەم کارە. İnşallah.